هارتان باش بیسەر و بینێرە خۆشویستەکانم خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێ هاتمەوە دیدەنیتانی وادارم کە بتوانین باس و بابەتێکی گرنگ لەگەڵ ئێوە باس بکەم وەک دەزانن کە شانزەی چوار لە جیهاندا ڕۆژێکی تایبەت و تایبەتمەندە بۆ ژینگە و هەروەها جارێکی دیکە بەبیرهێنانەوە و لەگەڵ هەموو ئەو زانیاری و بابەتانی کە پەیوەندیدارن بە ژینگەوە لەو ڕۆژەدا زۆر باز دەکرێتەوە چەندی کۆڕ و کۆنفرانسی گەورەی جیهانی ئەنجام دەدرێت مەبەست لە ڕۆژە تایبەتە جیهانیەکان مەبەستیان زیاتر لە بڵاوکردنەوەی هۆشیاریە مەبەست لەوەیە لە ڕۆژێکدا کار بکرێت بۆ تەواوی ڕۆژەکانی تری ساڵ پلان و استراتیژێت چی بێت لەو ساڵەدا چی زۆر گرنگی پێ بدرێت کوردستان هیچ کات لە بێخەم نەبووە لەو ڕۆژە گرنگانی کە پەیوەندی بە ژیانی مرۆڤایەتیەوە هەیە و لەو ڕۆژەدا کوردستانی ژێکێکە لەو ناوچە و وڵاتانی کە زۆر بە باشی گرنگی بەم ڕۆژەدا ئەوەنجا منی شەر بۆ پرۆگرامەکەم خۆشحاڵم لەگەڵ زۆر بەڕێز کامران حەمە ساڵح کە بەڕێزیان بەڕێبەری پێشووی باخچەکانی سلێمانی بوون وێستە چالاکوانی ژینگەین و بەدڵنیاییەوە زۆری نەماندەی ناسین و دەزانین کار چالاکەکانیان چۆن بووە هەم لە ڕابردوو هەم لە ئێستادا لەم پرۆگرامە لەگەڵیان دەبم و بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لە لام میوانە زۆر بەخێر بێ کامران خۆشحاڵم کە لێرە دەتانبینم. زۆر سپاسیەوە کەم زۆر سپاسی تەلەڤیزۆنەکەتانەکەم و ئەو ستافانی کە تەلەڤیزۆنەکەتانە با بەڕێوە جەنابیش. سپاس بۆ بەڕێستان هیوای سەلامەتی و تەندروست باشیت بۆ خوازم هیوای بەردەوامیت بۆ دەخوازم یەکێکی لەو کەسایەتیانەی لە شاری سلێمانی و لە سەراستی کوردستانی شەمیشە لەگەڵ ژینگە و خۆشەویستی ژینگە ناوی بەڕێزت ڕاستەوخۆ دەبیستین. زۆر سپاستانە. سپاس بۆ ئێوە حەز دەکەم هەر سەرەتا لەوە دەست پێ بکەم و پرسیاری ئەو لە بەڕێستان بکەم بۆچی کە شانزەی چوار ئەم ڕۆژە دیاری کرا وەکو ڕۆژی ژینگە لە جیهاندا و لە هەمان کاتدا کوردستانیش بە گرنگی زانیوە کە لە پاڵ ئەم ڕۆژە جیهانیەدا تایبەتمەندی خۆی هەبێ. خۆی لە هەموو گیانە مناسەباتکان تەوزیع ئەبێ یەکێک لەو مناسەبانە مناسەبەی ڕۆژی ژینگەیە. ڕۆژی ژینگە ئەوەیە ئێمە بەڕاستی گۆی زەوی هەم دانیشتوانی زیای کردووە هەم تەئسیراتی تەکنۆلۆجیا و ئەمانە وای کردووە کە کەش و هەوا گۆڕانکاری زۆر سەیر و سەمەری بەسەرا بێ لەبەرەوە مرۆڤەکان هەوڵێن هەر ژینگەی ئەم کوڕە زەویە بپارێزن واتە زەوی بپارێزن زەوی پاراستنیش بە هەندێک هۆکارە بێ یەکێک لەوانە کە بتوانانی تۆ ئەو وەسایلە ئۆکارە خراپانە چاکەیت و باڵانسێکی سروشتی دروستکەیتەوە یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ بتانی ژینگەی جوان بپارێزی ژینگە خۆی پێگاتووە لە ئاو هەوا و خاک ئێمە بەڕاستی هەواکەمان تۆزێ داڕمانی تایە و طبقەی ئۆزۆن تەئسیراتێکی خراپی لەسەر زەوی دروست کردووە لە زۆر شوێن پلەکانی گەرما بەرزە بێتەوە لە زۆر شوێن سووتان ڕوئەیە لە زۆر شوێن لە پایتەختەکانی زۆر وڵات بیئە زۆر پیس بووە لەبەرەوە بێتەوە باڵانسا وا ڕێخەیتەوە کە بتانی لەو ڕۆژەیە کۆمەڵە چالاکی و بەرنامە و پلاندانی بۆ ئەو ساڵت بدەوێت چی بکەیت. هەموو ڕێکخراوە مرۆیەکان ڕێکخراوەکان بە عام لە جیهانە ئەو ڕۆژیان بە ڕۆژێکی زۆر پیرۆزداناوە بۆ ئەوەی بتوانن کۆمەڵە چالاکی بکەن هەندێک ڕێکخراو دارە ڕوێنێ هەندێک ڕێکخراو پاکردنەوە ئەکەن خۆڵ و خاشاک پاکەنەوە کۆمەڵە سیمینار و ئەمانەکرێ کۆمەڵێ کۆنگرەی لەسەرە گیرێ ئەمانە کە کۆنگرە جیهانیەکان بەردەوام ئەو داتانە پیشانەیە کە چۆن زەوی بپارێزرێ. کوردستان لەو نێوەندەدا چی دەکات و مەبەستی چی بۆ خزمەتکردنی ژینگەکە پێشکەشی بکات؟ ئێمە کوردستان لە مەترسیەکی خراپان نییە بە زۆردەور لە مەترسیەکان دیاردەکان دەرەکەوێت بۆ نمونە ئێمە خاکمان نەوت و غازی تایە زۆر بەکارهێنرێتە دەرەوە لەو خاکەیە ئەوە تەئسیراتێکی زۆر نەرێنی دروستکرۆ لەسەرەوەی پلەکانی گەرما لە جیهانە لە عێراقە تەجیلەکرێ ئەمە خەتەرێکی زۆر خراپە بەس
بەعام ینی بە گشتی لە کوردستانە ئێمە ژنگێکی باشمانەیە کۆمەڵێ مەعاملەیە بێ فلتەری بۆ دامرێ ژماری سیارە زۆر زیای کردو لە کوردستانە ئەمە ئەبێ ڕێنمایی و کۆمەڵی ڕێنمایی بۆ دابرێ بۆ ئەوی بەڕاستی زۆربوونی ژماری سیارە و ترێلە و نازام چی و بەنزیخانە و ئەمانە نەرێنەکان دروستەکان لەسەر ژیانی مرۆڤایەتی هەتا بتوانین ئێمە ئەبێ ژینگەیەکی جوان بپارێزین هەتا بتوانین باخ و باخات بکەین هەتا بتوانین دار بڕوێنین هەتا بتوانین ئەو حەملانە بکەین لە ئامادەکردنی دار و درەخت و سەوزایی و بەغابا دروستکردنی شاخ و داخ و دۆڵەکانمان بۆ ئێمە بتوانین بەرەنگاری ئەو ژینگە خراپە بینەوەکایە بەس بە ئەلحەمدولیلا ئێمە کوردستان ئامانە لەو مۆزوع هەن لەم ڕێژەی باران بارین و پلەکانی گەرما تۆزێ باشترین بەس دیاردەکەمان ئەبێ زیاتر بیپارێزین بۆی خراپتر نەبێت خەمی داهاتوو بخۆین کامەران دەمێ پرسیارەوە بکەم پاکوپیسی ژینگە تا چەند دەکرێت کاریگەری هەبێت لەسەر تاکەکانی لەسەر ژیانی تاکەکانی کۆمەڵگا بەگشتی کە ئەگەر بێت و ژینگە پاک بێت ئەو ژینگەیە بۆ تاکەکانی کۆمەڵگەیە چی فەراهەم دەکات و ئەگەر ژینگێکی پیس بێت بە هەمان شێوە چ کاریگەریەک جێدێ لەسەر من لە ساڵی 2010 دراسەیەکم لەسەر خەسەخانی دەرونی کرد لە سلێمانی خەسخانی دەرونی نەخۆشی زۆر بوو یعنی 250 نەخۆشی دەرونیانە بوو وردە ئێمە دەستمان کرد بە دروستکردنی باخچە و پارکی زیادە کە پێشەوە هەبوو ئەو نەخۆشە دەرونانە کەم بووە سەرێکی مرۆڤ کە ئاچێتە ناو پارک و باخچەکان و ڕاضاکەن سێتی یاری مناڵەکانیان ئەبن سواری جۆلانی ئەبن و لە هەموو گەڕێکێکە دار و درەختی زۆری تایە ئەگەر ئێمە بەراوردکن لە ساڵی هەفتایە لە گەڕێکێکا 2 دارە بوو ئێستا هەموو بەردەگای ماڵە داری تایە لە سلێمانیە هیچ ناوەندێکی شەقام نەبوو داری تیا بڕوێنرێ ئێستا لە هەموو ناوەندەکان داری تایە لە هەموو گەڕەکانی سلێمانی درەخت و باخچەی تایە پارکی تایە ئەمانە بۆتەوەی حاڵەتێکی باش بۆی حاڵەتە دەرونیەکەوە لە تاکی مرۆڤایەتی بکە کە دڵخۆش بن بە سەوزایی وای کردووە مرۆڤی کورد ئێستا شان بەشانی حکومەت دارە ڕوێنێ وای کردووە مرۆڤی کورد ئەگەر هیچ شوێنێکی دەستنەچێت لە دیەکەی خۆیان باخێ دروستەکە لە دەرەوەی سلێمانی باخ دروستەکە بۆی ژیانێکی بەختەوەر هەوایەکی پاک هەڵبژێ لەبەرەوە تەسیراتی هەوای پاک ژینگەی پاک لەسەر مرۆڤایەتی کارێکی پێویستە و پێویستە بەردەوام ڕێنمایی بکرێ لە هەموو کەناڵ و تەلەڤیزۆنەکانە بۆ ئەوەی هەموو هاوڵاتیەک ئێتمام بە ژینگە و سەوزایی و ئەم شتە پاکانە بە یەکێک لەو شتانەی کە هەیە من باسی ژینگە بکەین ئەبێ خەڵک سنوورێدانێ بۆ نان خواردن بۆ ئەو تەڕەسوباتانەی کە نابێ بە چەند تەن خۆراکی خۆڵ و خاشاک لە شارەکانە کۆبێتەوە ئەمە وردە ئەبێ کەم بکرێتەوە ئەبێ داتایەکە بێ شتێکە بێ سنوورێکە بێ بۆی ئەوەی کە ئیخۆی پاژماوەکەی ئەوەنە کەم بێ بتانی کە فڕێبی نەک ئەوەنەی کە خۆی دووەنە پاژماوەکە فڕێبێ ئەمانە کۆمەڵێ کینی نەرێنیە بەز ئەلحەمدولیلا لە شارەکانی ئێمە وردە و لەو ڕێنمایانە جێبەجێکرێت لەبەرەوەی خەڵکی کورد بە عام خەڵکێکی وشیارە مای خۆشحاڵیە یەکێکی دیکە لەو باسانەی کە بەڕێزی دەسە باس کرد لە کوردستان و لە سلێمانیە سەوزایەکان زۆرن بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ئێستا زیاترن بەڵام دەمێت لە ڕۆستانداردەکانەوە پرسیار لە جەنابەت بکەم لە کوردستان لە سلێمانی و هەرێمی کوردستان بگشتی سەوزایی تا چەند لە ئاستی ستانداردە جیهانیەکاندایە لە کوردستانە شارەکانی سلێمانی و هەولێر و دووەک بە عام باسیکەین بەگشتی و زۆر لە بڵێ قەزاناحەکان ئەمانە زۆری هەمووی نزیک بوونەتەوە لە ستانداری عالەمی زۆریشی لە ستانداری عالەمیان ستانداری عالەمی خۆی چییە زۆر جارە و پرسیارە ئاکرێڵەیە ستانداری عالەمی ستانداری عالەمی دووشتە یەکەم ڕێژەی مەساحاتی ئەو شوێنە شار بێ شارۆچکە بێ مەساحات ئەو سەوزایە بە تەرد و عەکسی وەرەگیرێ ئەبێ لە 150 بەرەو ژوور بێ دووەم نفوس دەورێکی زۆر میوێ هەموو تاکێک لە هەر شار و شارۆچکەیە وێ دارێکی بەرکەوێ ئەبێ یەک دار خاوەنی دارێ بێ
لەبەرەوە ئەمانە بۆ تەستاندەرێ ئێمە لە کوردستانە بەگشتی و لە سێمانی بە تایبەتی ئێمە لە ستاندەرین لەبەروی هەموو ئەو ڕێژانەی کە هەیە لە ڕێژی سەوزایی و لە ڕێژی دار و درەخت کە هەیە خاوەنین بە خاوەنی غاباتین خاوەنی دار و درەختی نەگەڕەکانە خاوەنی باخ و باخچین لەبەرەوە ئەمە لەو ستاندەرین. تا چۆن هۆشیاری کۆمەڵگا لە ڕووی خزمەتکردنی ژینگە بەگشتی ئەم لە ڕووی لایانی سەوزایی و لە ڕووی ئەوەی کە وەکوتان پێویستە ئاگاداری پاشەڕۆ و پاشماوە خۆراکیەکان بێن لە ڕووی پاراستنی ئەمە بەشێکی کەمیش بێت ژینگەی ئاویمان هەیە لە ڕووی هەوا بە کۆی گشتی هۆشیاری کۆمەڵگەی ئێمە چۆن دەبین؟ وەڵا هۆشیاری کۆمەڵگەی ئێمە باشە ینی ناتوانم بڵم زۆر باشە مامناوە نین بەس باشە ینی پێکمان ناوە بۆ باشترین بۆ باش یعنی زۆر باش ئەوەش بۆهۆی ئەوەی کە ئێمە بەڕاستی یەکێک لەو شتانە قەیرانێک دروست بووە قەیرانە لە کوردستانە خەڵک کەمتر خۆڵ و خاشاک بەکارێنێ ینی خۆڵ و خاشاکیە بێ جاران بۆ نمونە کابرا ئەوەی پارە پێ بوو تاقمی قەنەفەی پار کڕی بوو ساڵی دوایی کڕێکی فڕەیە ئەمەنە خۆڵ و خاشاک زۆر بوو خەڵک بە کارتۆن ساردیە کڕێ ئێستا خەڵک بیەک ساردیە کڕێ جاران خەڵک 4 مەنجەڵ خواردنی دروست دەکرد بۆ 3 نەفەر تێگەیەکی پاژماوەکەی فڕێیرانی ئەمانە ئەمە وردوو دەکەم بۆتەوە ئەمانە نەماوە لەبەرەوە من وەکو کامەران وەکو ژینگە پارێزێک وەکو دۆستێکی ژینگە لە کەناڵە پیرۆزەکەیەوە دایمە داوا ئەکەم لە هاوڵاتی ئەوەی کە بەکارێنێ ئەوەی کە خوارەوە بێ بۆی بەڕاستی ناکرێ بۆ نمونە لە شاری سێمانی ڕۆژانە 200 تەن خۆڵ و خاشاک کۆبکرێتەوە چونکە ئێمە عەمەلی بە ڕیسایکلمان جارێ نەگەشتە ئەوەی کە ئێمە ئەمانە کۆکەین و بەکاری بێنینەوە بۆ لەوانێ مەرحەلەیەکمان تێپەڕانە بێ لەوە بەس مەرحەلەیەک ماوە ئێمە ئەم خۆڵ و خاشاکی کە لە شارە کۆکرێ لە شارەچکەکانە کۆکرێ ڕیسایکلی بۆ بکەینەوە و ئیسفادە لە ماوەدە خامەکە بکەینەوە ئەم مەرحەلەیەمان ماوە لەبەرەوە من وەکو داواکاریم لە وڵاتی ئەوەی کە هەیە ئەوە بەکاربێنرێ ئەوەی کە هەیە نایلۆن زۆر خراپە من بە ئەتیان نایلۆنی سفرێت ئەم شارەوە کە ئە نایلۆن تەمەنێکی وای هەیە لە خاکە بە چەنەها ساڵە توێتەوە ئەبێت ڕایەتەوە لەگە خاکی ئێمە جوانترین خاکە لە عالەمە خاکی ئێمە هەموو پێکاتە کیمیایەکان لە خاکی کوردستان هەیە واتە هەر شتێ بڕوێنی لە ناو خاکی کوردستان ئەڕوێ لەبەرەوە زۆر وڵات لە زۆر وڵاتی ئەوروپا کە من بینیومە ئەو وڵاتانە خۆڵەکڕن ئێمە ئێمە خۆڵێکی زۆر زۆرمانەیە خاکی زۆر بەرەکەت و پیرۆزمانەیە چۆن بتوانین بیپارێزین ئەمە بەڕاستی بە هوشیاریەکرێ بە کۆمەڵە کۆڕ و سیمینارەکرێ بەوە ئەکرێ حکومەت و شوێنە معنیەکان بتوانن شان بەشان لەگەڵ هاوڵاتیە بتوان ئەمانە جێبەجێ بکەن بۆ شانزەی چواری ئەم ساڵ ئێمە لە ساڵ 2025 داین چەند تۆپیکێک یاخود بابەتێکی دیاری کراوە بۆ کارکردن لەسەری لە ڕووی ژینگەیەوە بۆ ئەم ساڵ یان بە شێوکی گشتیە کار من تا ئێستا 5 ڕێکخرا و نامەی بۆ نردوم داوەتیان کردوم یەکێک لەوانە ڕێکخراوی شارە ڕێکخراوی کۆمەڵی کوردستانی سەوز و کۆمەڵی ڕێکخراوی کەمانە لە شانزەی سیا کۆمەڵی ئامادەکاریەکەن ئێمە خۆشمان شانزەی چۆ ئێمە خۆشمان ڕێکخراوێکمانەیە بەنای ڕێکخراوی یاوشاریانی سێمانیەوە کۆمەڵە چالاکیمان بۆ ئەو ڕۆژە پیرۆزە ئامادە کردەوە واتە ئامادەکاری ڕێکخرا و حکومەت و شوێنە معنیەکان کارێکی پیرۆزە و من دەستخۆشی یەکەم لە هەموو ڕێکخراوانی کە ئەو چالاکیانە ئەکەن بەدڵنیایی ئەوجێی دڵخۆشیەکە خەمخۆری بەو جۆرە هەبێ دەمێ پرسیار لە دەربارەی خاکی کوردستان بکەم ئەگەر تایبەت وەک شارەکان بە یاخود بە شوێکی گشتگیر ئێمە دەزانین ڕێژەی سەوزایی تاوەکو هەبێ زۆر باشە و دەبێت خزمەت کرێ لەگەڵ ئەوەشدا ئایا تایبەتمەندیەکی هەیە بۆ جۆرێک لە جۆرە ڕۆکەکان یاخود جۆرێک لەو جۆرە دارانی کە لە کوردستانی ئێمە زیاتر دەڕوێ چونکە دەبینین هەموو شتەکان لەگەڵ مۆدێل و پێشکەوتنی تەکنەلۆژیا گۆڕاون ئەوەی بەرچاو دەکرێت لە چەند ساڵی دواییدا هاوڵاتیان زیاتر ئێستا حەز دەکەن پێشووتر لە ماڵەکاندا داری بەردارمان دەبینی
خانە کۆنەکان ئێستش کە دەچی لە گەڕەکە کۆنەکانی سلێمانی دەگەڕی کە من ئەو ماڵانەی دارێکی پرتەقاڵ دارێکی بەردار نەبینی تێیدا. ئێستا پێچەوانە زۆربەی ماڵەکان دەبینین دارێکی گوڵدار دەبینین کاکامەران. ئەنجامە بەسمە ئەمە بڵێم ئایا هەم لە ڕووی خاکەکەەوە تایبەتمەندی گۆڕاوە کە بەبێ یاخود حەزی خەڵکی دەتوانێت ئەمە گۆڕانکاری بەسەردا. وڵای دەستە خۆشەوە پرسیارێکردمێن کە بووم بە مدیری باخچەکان وتیان جەزرێمی بکە بە سێو. بەڕاستی هەڵە بووم نەم کرد چکە بۆ سێو کە تۆ ڕوێنی من چوومە سویسرا لە سویسرا یەک گەڕەکەم بینی هەمی سێو لە سویدیش تێگەی لە ناو جەزرا خەڵگە چوو سێوی خۆم سێوم لێ کرۆ خواردومە سێو. لەبەرەوە بەڕاستی هەموو دارێکی بەرار لە وڵاتی ئێمەژی بەس بە پێی شوێن بۆ نمونە دارە مزرەکان وەکو پرتەقاڵ و لیمۆ و نارنجۆمانە لە شوێنە ساردەکانە ناڕوێ. ئەگەر ئێمە ئەم مێژۆ بگەڕێنینەوە بۆ 50 ساڵ لەمەوە پێش ئەیاون دیالە باشین شارە کە میوەی مزریاتی هەیە. ئەیاون بەسڕە لە خوار بەغاوە بەچی بۆ جنوب دارخورما. ئێستا لە کوردستانە دارخورما ئەڕوێنرێ ڕوێنرای شۆبەری ژەگرێ. واتە بەپی جە و بەپی شوێنەکان فەرقی هەیە. من ئەگە باسی ئەو بکەم بڵم لیمە و شوێنە نارنجەکان لە شوێنە کوێستانەکان نەخێت ناڕوێ بەس گوێزە ڕوێ. ئێستا گوێز لە شوێنە کوێستانەکان باشە لەو شوێنانە میێو لە کوردستانە لە هەموو شوێنەکە باش نییە لە زۆر شوێنە باشە گێلاس و شوێنە دارە بەرارەکان بەعام. بەس لە گەڕەکەکان من ئەو دیاردەیە و دوور دەبەرەو کەمی ئەڕوار من بیرمیە بە مناڵ بووم ئەچین لە عقاری هەنگی دنیامان لێ کردەوە لە گەڕێکی ئیبراهیم پاشا تێگەی لەو شوێنانە هەنگی دنیا بوو. ئێستا هەنگی دنیا لە ماڵەکانەکەم بۆ تۆکە دارێکی زۆر پیرۆزە بەرێکی زۆر خۆشیە و داری پرتەقاڵ ئێستا لە زۆر ماڵ هەر ماوە بەس لە زۆر ماڵ نەماوە. زۆر ماڵ لە شاری سێمانیە من گوێزم بینیۆ ڕوانویانە گوێشتێکی جوانە بەس بەعام ئێستا خەڵک لەبەروی حەزی لە داری هەمیشە سەوزە گەڵای نەوەرێ ئەو دارانە ئەڕوێنن لەبەر دەرگای بۆی دایما هەمیشە سەوز بیانی گەڵاوەری و نەبێ چکەم دارانی کە من باسم کرد نارنجەکان نەبێ گەڵاوەریوە بۆ نمونە تۆ داری تووە ڕوێنی گەڵای ئەوەرێ هاوین نوعێکە بەس نەوبەر گەڵای ناوەرێ ینی دایما سەوزە. لەبەرەوە خەڵک زیاتر ئەوی تمە من ئێستاش داواکەم خەڵک هەر داری بەرار بڕێنێ داری بەرار دارێکی پیرۆزە هەم دارێکە بەرەگرێ و خەڵک و گوجارانیش نییە ئێستا بچە پێیژەت بێن و لیکەنەوە مناڵی کاتەوە ئانە زۆر دەکەم بۆ تۆ گلێشیکەنەوە خێر و سەدەقەیە. دڵنیاییەوە کەواتە بابەتەکە بەشێکی بابەتی مۆدێل و پێشکەوتنەکانەکەوتمان خەڵکی زۆر ڕویان کردە سەروانەی کە دارەکانیان هەمیشە سەوز بێ و گوڵی پێوە بێ و ڕەنگاو ڕەنگ بێ وەک لەوەی کە بەرێکی دیاریکراوی پێوە بێ. تا چەندە کە ئێمە باس لە گرنگی هەر زیاتر باسەکەمان بوو بە بابەتی سەوزایی و چاندنی نەمامەکان تا چەند کە دەزانین گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە چاندنی نەمامەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا دوای ئەوە هەنگاوی دوای ئەوە چەندە گرنگترە خزمەتکردنی و هێشتنەوەی ئەو نەمامە. تاکی کۆمەلگەی ئێمە گەیشتوێتەوە ئاسیکە تێبگالەوەی دەبێت زۆر بە باشی خزمەتی باخچەیەک یاخود نەمامێک بکە کە خۆی نەیڕوانوە چونکە زۆربەی کات ئێمە خۆشبەختانە دەزانین کۆمەڵە ڕێکخراوی زۆر هەیە زۆر لایەنی باش هەیە سەوزایی بەرفراوان دەکات لە زۆربەی بۆنەکاندا دەبینین کۆمەڵێکی زۆر نەمامەکان دەچێندرێن و دەرنێژرێن بەڵام خزمەتکردنی دوای ئەمە بەکێ دەست پێدرێت لایەنی جێبەجێکارکێیە یاخودی هاوڵاتیان چەند گرنگی پێدەدەن خۆی ئەبێ پلان هەبێت چونکە هەموو کەس دارە ڕوێنێ بەزەوەی کە دارە ڕوێنێ بەرپرسیش بێ لی من نمونەیەکە بۆیانەوە ساڵی 2012 ڕێکخراوێکات من 100 دارەمایە بیڕوێنێ ئێستا دارەکەمەوە تێ خۆ من هەموو ساڵێ 300,000 دارمانە ڕوان 100 دارمایە بیڕوێنێ دوای ساڵە چوم سەیەکەم دارەکان وشک بووە ینی وتم بۆ ئاوتانە وتی وەڵامە ڕوانمانە ئێوە ئاوی بن شتێ بە پلانە لەبەرەوە من دایمە داواکەم لە شارەوانی سێمانی لە بەڕێوەبەرایەتەکانی باخچەکان یا هەموو ئەوانی شار و شارژێ پلانیان هەبێ ئەوەی کە ڕوێنم توانە خزمەتیکەن ئێمە بەڕاستی ئێستا لە قەیرانێکی خراپین لە قەیرانی پارەین واتە ئەگە پارە نەبێ ناتوانێت خزمەتکەی
ساڵی 2016 ئمە تەنکەرمان بۆ نەگیرین بۆ باخچە و پارکەکان زۆر لە دارەکانمان خەریب و وشک بێ هاوڵاتی تەنکەری بۆ گرتین ئەوەیەکی کەوت لە پرسیارەکان دەبێت لەبەرەوە پارکمان زۆرن بە تایبەت لە سلێمانی پێویست خزمەت دەکرێت وەڵا الحەمدولیلا زۆر باشە 18 پارکمانەیە نزیکەی 600 باخچە لە ناو شاری سلێمانی هەیە و هەموو باخەکانمان زۆر باشن زۆر بەڕێکی و پێگوت تەمەناکەم پارەیان بۆ سەرف کرێ و تەنکەریان بۆ بگیرێت چونکە بەڕاستی ئێمە لە قەیرانی پارەین ئەبێ پارە پیا بکرێ بۆی بتوانین پارکە یەکێک لەوانە ئەو پارکە گەورانی کە لە ناو شارە پارکی هەواری شارەمانە پارەی بۆ سەرف کرێ ئاوە دەمەوێت پرسیارێکم لە هەرچەندە بابەتم زۆر ماوە بەڵام پێشووتر لە ساڵانی پێشووتردا و دڵنیان بەڕێزشتان خۆتان وابزانام خاوەن بیرۆکەکە بوون بۆی بەهەڵەدا نەچم منداڵێک لە دایک بێ دەبوو دایک و باوکەکەی نەمامێک بنێژن و ئەو نەماوە خزمەتیکەن بە بەرجە تا منداڵەکە گەورا بێ و منداڵەکەش خۆی خزمەتی ئەو نەمامە بکاتەوە هەروەها بۆ بابەتەکانی هاتوچۆ و وەرگرتنی مۆڵەتی شۆفێری هەمان قسە هەبوو و لە هەمان کاتا بیسمان کاری بۆ کرا پێشکەشی پەرلەمان بکرێتە پرۆژە یاسایەک ئەمە گەیشت بەکوێ و ئێستا لەکوێدایە وڵا دووشت یەکەم ساڵی 2010 من خۆم چوون بۆ خەسخانەی مناڵان ناوی دکتۆرەکەم بیچ و ئافرەتێکی زۆر چاکوت بیرم نەماوە ئێستا ئێتە زۆر هاوکاری ئەمەی کردوتی بەسەر چاو من ناوی ئەو ئینانە دانەیەمێ کە مناڵە بێ وتمان هەرێکە ناوی ئەو مناڵانین دارەکە ئەڕوێنین ئێمە ساڵی 2010 بیرۆکەکەمانە بوو و تەنفیزیشمان کرد بەشێکی 68 نەمامان ڕوان بە ناوی ئەو مناڵانەوە خۆیان خزمەتیکەن و ساڵی 2009 هەر بەردەوام بووین بەس بەڕاستی ئێمە لەبەرەوەی دایرەیەکی معنی حکومی بووین ئەبایە ئەمەمان تەسیمی ڕێکخراوە بکردایە تەسیمی ڕێکخراوێکمان کرد بەڕاستی کەمتەر خەم بوو نەیانتوانی بەردەوام بن لەوە چونکە ئەو بیرۆکێکی زۆر جوان بوو ئێمە 2 ساڵەوەمان کرد ینی ساڵی یەکەم ئەوەی من بیریم 68 مناڵمان ناونە ساڵی دووەم 159 بوشتێکی وا بوو مناڵ ناومان ناو دارەکان و ئاویانەیە و خزمەتیانەکە من ئەوە بڵێ من ئەو دارانە هیچ عیبی نییە ئەوە گەورە بوونوانە بەس دوای ئەوە ئەبای ئەو ڕێکخراوەی کە من ناوی نایەنم کەم تەرخەم بوو و ئێمە بیرۆکی کەمانە بوو هەر لەسەرەوەی تۆ جاری کەش باسی یەکەمەوە لە ساڵی 2014 من چوون بۆ جامیعەی سلێمانی بۆ لای دکتۆر سەلاح کە ئێستا دکتۆر سەلاح سەرۆکی زانکۆی کۆمارە وتمان بیرۆکەیەگەین بیرۆکە زۆری پێخۆش بوو کە هەموو خوێندکارێ کە داغڵە بێ بە جامیعە پرۆژەکەی وا بێ دارێ بڕوێنێ کە تەخەڕوجەکە تا تەخەڕوجەکە ئاوی دارەکە بە تێگە ئەم بیرۆکەیە بەڕاستی نەمانتوانی تەنفیزیکەین چکە قەیرانێ دروست بوو لە سلێمان لە کوردستانە قەیرانی پارە و موچە و کەم ئیتر ئەمە دروست بوو نەمانتوانیەوە جێبەجێکەین من ئێستا داوا ئەکەم ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێتەوە هەموو خوێندکارێ کە داغڵە بێ بە زانکۆ و پەیمانگەکان خاوەنی دارێ بێ ئەو داری خۆی بێ وردەورە کە تەخەڕوجەکە دار گەورە بۆ جێژێر سێڤەرەڵەم دارە من 4 ساڵاوە ماوەیت بە دەبەیە بە کیسە بەچی ئاوی بۆ باو خزمەتیکە ئەوەژێکە لەو بیرۆکانە ئەگەر داغڵی بکەنەوە پێم خۆش بیرۆکەکانتان زۆر پڕواتان و هەموو زۆر جگە لەوەی کە ژینگە دەپارێزێت بەڵام زۆر واتای پڕتر و باشتری هەیە بۆ ژیانی بەتایبەت ئەو گەنجانە هیوادارم جێبەجێ بکرێن حەزمە کرد زۆر باسی تر هەبوو لەگەڵ بەڕێستان پرسم بەڵام زیاتر قسەکانم کۆ کردەوە لە لای بابەتی باخچەکان و سەوزایی و جەنابتان زۆر زیاتریش خۆشەویستی ژینگەن لە کۆتایی ئەگەر شتێک مابێت بۆ ئەو پرۆگرامە من نەمپرسی بێ مەبەستان و بێ باسیکەن کات دەدەمە جەنابتان وەڵام من سپاسی ئەوەکەم چوە خۆی بەرنامەی ژینگە ئەمەە قوڵ بۆتەوە بە بەرنامەی نیسەعات و سەعات و 2 سەعاتوانە چکەمە کۆڕ و سیمیناریە من بەڕای من هەموو ساڵێ لە 16 چوارە لە ڕۆژی ژینگەیە کۆمەڵە سیمینار حازر کرێ کۆمەڵە ڕێنمایی و ئەو ڕێکخراوانە بێنە سەرجادە حکومەت بێتە سەرجادە تێگەی هەرێکەی پروشەرێ دروستکە پێشکەشی ئەو شۆفێرانە بکەن کە لە سەرجادە بۆی بزان ژینگە شتێکی پیرۆزە ژینگە شتێکی جوانە ژینگە تەئسیراتێکی ئەرێنی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ و ئەمە جێبەجێ کرێ من لە کۆتاییە زۆر سپاسی ئێوە و بەرنامەکە و
و جەنابی شەیەکەم. سپاس بۆ ژەنابتان، زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ بەڕێزتاندا. بەڕێز کامران حەمەد ساڵح کە بەڕێزیان بەڕێوەبەری پێشووی باشەکانی سلێمانی و چالاکوانێکی زۆر باشی ژینگەین لە ئەستۆدیۆی واری سلێمانی لە لامان میوان بوو. هیوادارم سوودتان بینی بێت لە قسەکانی بەڕێزیان لە کۆتاییدا ئەوەی کە دەمێنێتەوە بیڵەم و بە گرنگی دەزانم کە تکایە بە هەموو ئاگداری ژینگە بین. ژینگە ماڵە گەورەکەی کە مرۆڤایەتی هەموو پێکەوە تێدا دەژی. چەندە ماڵەکەت سەوز بێ و جوان بێ و پاک بێ، بەڵام ئەگەر ژینگەیەکی پاک نەبێت تەواوی ماڵەکە تێیدا ئارام و ئاسوودە نابێت. زۆر گرنگە هەمومان خزمەتی ژینگە بکەینەوە، منداڵەکانمان فێرکەین کە چۆن بۆ داهاتوویان هەناسەیەکی پاک هەڵمژن. بەخوای گەورەتان دەسپێرم. جارێکتر سپاس بژێن. دەستی تۆش خۆش بێ کاک دیاریچە.